پەیامی یەکێتیەکان پەیامی جەماوەری کوردستان بۆی سەرکردایەتی یەکێتی ئەوەیەکە یەک و یەکگرتو کار بکەن بۆ نێشتنی کەموکرەکان وە کوردستانیانە وەک چۆن لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان بووە بە هەمان شێوە بە فکری کوردستانیانە خزمەتکە لە هەموو ناوچەکان بە بێجیاوازی و پشتیوانی برا کوردەکانیش بێت لە بەشەکانێکی کوردستان کە پێم وایە ئەمە یەکەکە لە ئامانجا هەرە دێرینەکانی جەنابی مام جەلال لە دەستپێکی شۆڕشی نوێوە ئەمە یەکێک بۆ لە پەیامە نەبراوەکانی جەنابی مام جەلال هیوادارم دیداری یەکێتی و ساڵیادی دامەزانی یەکێتی ببێتە ساڵیادی بە خۆداچوونەوە لە ڕابردوودا تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام تێکی دیلەوە کردوێتەوە کە لە هەر شوێنێک کە کوردێکە بێ هەڵوێستی دیار بووە و هەمیشە شتێکی لەوە کراوەتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە دیپلۆماتیانە کار بکە بۆ نێشتنی و کەموکریانێکە هەیە و پشتیوانی برایەکانیش بووە لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان و پێشمان وابووە بە تورکیاش و بە ئێرانیش و بە سووریاش هەمیشە پەیامی یەکێتی ئاشکرا بووە پێمان وابووە بە دانووسان بە گفتوگۆ دەتوانن چارەسەری کورد کێشەکانی کوردکەن لەو ناوچانە و گرفتی کوردیش لە هەر شوێنێکی دنیا بێ یەکێتی خۆی بە خاوەن دەزانێتەوە پشتیوانی دۆزینەتەوەی کوردە لە هەر چوار پارچەی کوردستان بەبێ جیاوازی پێم وایە بە هیچ شێوەیەک یەکێتی ناچێتەوە خەڵک لێمان قبول ناکە خەڵک لە یەکێتی قبول ناکە جەماوەری کوردستان لە یەکێتی قبول ناکەوە جەماوەری یەکێتی لە یەکێتی قبول ناکە یەکێتی بستەوە ناو شەڕی براگوژی کە پێم وایە شەڕی براگوژی یەکێکە لە شتە هەرە خراپەکان کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام ڕەتی کردوتەوە وە لە ڕابردووشدا ئەگەر لە بیرتان بێت لە باشووری کوردستان دەستپێشخەری جەنابی مام جەلال بوو کە سەردانی بەرز مەسعود بارزانی کرد کە وەختی خۆی ئاشتی بەرقەرار بوو کەوابێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بۆ ئاشتی تێدەکۆشێ و هیچ وەختێک پشتیوانی هیچ بڕیارێک ناکا ببێتە هۆی شەڕی براگوژی و دووبارە بوونەوەی ئەم بیرەوەریە تاڵێکە لە مێشک و زێنی خەڵکی تێکۆشتەری کوردستان بە ناخۆشترین بیرەوەری دەژمێردرێت